پیاوی لەتکردنی سێوەکان لە نێوان مەسعود بارزانی و مەسعود ئەحمەد شا مەسعوددا. ئەو پیاوەی پشگیری لە ڕیفراندۆمەکەی هەرێم دەکرد ئێستا لە دۆڵی پەنجشیر دەبینرێت. لە ڕیفراندۆمەکەی 25 ئەیلولی 2017 یەکێک لەو کەسانی پشگیری ئەو ڕیفراندۆمی دەکرد و لە شاشەی ڕاگەیاندنەکانەوە دەبینرا لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی ئەو کاتی هەرێم بێرنارد هێنری لیڤی بوو، پیاوێک کە کەس نەیدەزانی خەریکی چییە و بۆچی لە کوردستانە، کەس نەیدەزانی ڕۆڵ و پێگەی چییە لەسەر تەختەی شانۆی ڕووداوە سیاسیەکانی هەرێم، بۆچی پشتیوانی لە جیابوونەوەی کورد دەکات لە عێراق. کەسێک کە بارزانی ئەو پەڕی متمانەی پێبەخشی بوو، وەک ڕاوێژکاری شارەزا لە هەنگاوەکانیدا پرسی پێدەکرد و زۆر کات لە تەنیشتیەوە دەردەکەوت. لە ئێستادا و دوای 4 ساڵ لە گشتپرسیەکەی کورد لە ئەفغانستانە و لە گەرمەی ئاڵۆزی وڵاتەکەدا دەرکەوتەوە. ئەو ئێستا لە دۆڵی پەنجشیر لەگەڵ مەسعود ئەحمەد شا مەسعود دەبینرێت و پشگیریان دەکات دژی بزوتنەوەی تالیبان. بێرنارد هێنری لیڤی کێیە؟ بێرنارد هێنری ئاندری لیڤی لە 5 تشرینی دووەمی ساڵی 1948 لە شاری بێنیسەفی باکووری جەزائیر لەدایک بووە، کاتێک ئەو وڵاتە لە ژێر داگیرکاری فەڕەنسیدا بوو. بێرنارد لە خێزانێکی جوولەکەی دەوڵەمەندی جەزائیری کە باوکی بازرگانێکی گەورە بووە لەدایک بووە. خێزانەکەی چەند مانگێک دوای لەدایکبوونی لە جەزائیرەوە بەرەو فەڕەنسا ڕۆیشتون. یەکێک لە ڕۆڵە سیاسیە دیارەکانی ئەوە بووە کە ڕاوێژی بە نیکۆلا سارگۆزی سەرۆکی پێشووی فەڕەنسا کرد کە یەکێکە لە باشترین هاوڕێکانی و یارمەتی داوە قەنەعەتی پێ بکات ساڵی 2011 دەستێوەردانی سەربازی لە لیبیا بکات. هێنری لە ساڵی 1970 کتێبێکی لەسەر ئایدۆلۆجی فەڕەنسی بڵاو کردەوە کە بە یەکێک لە کاریگەرترین کتێبەکانی فەڕەنسا دادەنرێت. لەلایەن ئەکادیمیستەکانی فەڕەنسیەوە ڕەخنەی توندی لێگیراوە. لیڤی یەکێک بوو لە یەکەم ڕۆشنبیرانی فەڕەنسی کە داوای دەستێوەردانی کرد لە جەنگی بۆسنەدا لە ساڵی 1990. لە 24 حوزەیرانی 2009 بێرنارد هێنری لیڤی ڤیدیۆیەکی بڵاو کردەوە بۆ پشگیریکردنی ناڕەزاییەکان لە دژی هەڵبژاردنەکانی ئێران و کاریگەری بەجێهێشت لەسەر پرۆسەکە. لە ماوەی دەی ڕابردوودا لیڤی یەکێک بووە لە گەورەترین داکۆکیکاران لە دەستێوەردانی نێودەوڵەتی لە دارفوری ڕۆژاوای سوودان. لە کانونی 2010 لیڤی لە بەرامبەر ڕەخنەی سیاسی جوولەکەکان بەرگری لە پاپا بێندێکت کرد و بە دۆستی جوولەکەکان ناوزەت کرا. هەموو ئەم هەڵوێستانە بوونە هۆی ئەوەی چاوی جیهان بچێتە سەر ئەو پیاوەی کە تا ئێستاش کەس نازانێت کار و ڕۆڵی چییە لە هاوکێشەی سیاسی جیهاندا. شەیتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێکی زۆر لە ڕۆژنامەنووسان و چاودێرانی سیاسی پێیان وایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بێرنارد هێنری لە هەر شوێنێک بوو بێت ئاڵۆزی و گرفت ڕووی لەوێ کردو و ئەوی لە پشتەوە بووە، وەک لە شۆڕشی بەهاری عەرەبی کە نەڕەزاییەکانی لا تونس دەستی پێکرد و لە سووریا درێژەی کێشا، بۆیە بە شەیتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوزەندیان کردووە. کاتێک باز لە بەهاری عەرەبی دەکرێت ڕاستەوخۆ ناوی هێنری لیڤی وەک داینەمۆی شکستی ئەو بەهارە دێت. ئەو وڵاتانەی لە ژێر کاریگەری هەندانەکانی لیڤی شۆڕشیان کرد دواتر هەر خۆیان لە ئەنجامی شۆڕشەکەیان ناڕازی بوون. یەکێک لە وێزگە مەترسیدارەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو کاتە بوو کە هێنری لیڤی بەشدار بوو لە هاندانی نیکۆلا سارگۆزی سەرۆکی ئەو کاتی فەڕەنسا کە دەستێوەردان لە دۆخی لیبیا بکات و وتی بەتەنیا هاوکاری مرۆیی بۆ ئەو وڵاتە هەموو شتێک نییە. بەوەش فەڕەنسا بژاردەی هێزی دژ بە موعەممەر قەزافی سەرۆکی پێشووی لیبیا بەکارهێنا. هێنری لیڤی خۆی دانی بەوە داناوە کە فەڕەنسا ڕۆڵی هەبووە لە چەکدارکردنی ئەو هێزانەی لە وڵاتەکانیاندا دەستیان بە شۆڕش کردووە. ڕۆژنامەی جیرۆزالیم پۆستی بەناوبانگی ئەمریکی لە لیستی 50 کەسایەتیە کاریگەرەکەی جوولەکە پلەی 45 داوەتە هێنری. بێرنارد هێنری و ڕاپرسیەکەی هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستان و لە 25 ئەیلولی 2017 ڕیفراندۆم ئەنجامدرا. هەر لە هەمان کاتدا لە تویتێکدا بێرنارد هێنری دەڵێت بەم نزیکانە گۆڕانکاریێکی گەورە ڕوودەدات و کورد سەرکەوتنێکی گەورە تۆمار دەکات و پێشمەرگەش بە فیلمێک دەبێتە میوانی نەتەوەی گرتوەکان بەرامبەر 193 دەوڵەت. بەڵام قسەکەی هێنری پێچەوانە بووە و هەموو جیهان دوای ڕاپرسیەکە دەرگایان بەڕووی کورددا داخست و کورد لە 150 ئەو خاکەی بەدەستیەوە بوو لە دەستیدا. لە پرۆسەی بانگەشە و هەنگاوەکانی پێش ڕاپرسیدا بەردەوام هێنری لە تەنیش مەسعود بارزانیەوە دەبینرا و لە کۆبوونەوە نهێنیەکان و زۆر کات کۆبوونەوەی دووقۆڵیش لە نێوانیان بەڕێوە دەچوو. هەر ئەو کات بوونی ئەو پیاوە بوو بۆ جێگەی سەرنجی چاودێران و هاوڵاتیانی هەرێم و شارەزایانی جیهانیش کە ئایا هێنری لەم کاتەدا بۆچی لە کوردستانە و بۆچی هێندە بە سەختی دەیەوێت کورد ڕیفراندۆمی سربەخۆیی بکات. لە مەسعود بارزانیەوە بۆ لای مەسعود ئەحمەد شا مەسعودی ئەفغانستان.
دوای 20 ساڵ و لە پاش ڕێکەوتنێکی تالیبان و ئەمریکا ئێستا خاکی ئەفغانستان بە تەواوی بەدەست تالیبانەوەیە جگە لە هەندێک ناوچەی کەم نەبێت وەک هەرێمی دۆڵی پەنجشیر کە لەلایەن مەسعود کوڕی فەرماندە ئەحمەد شا مەسعود کە لە ساڵی 2001 لەلایەن قاعیدەوە تیرۆر کرا بەڕێوە دەبرێت. ئەو فەرماندەیە لە وتارێکدا کە لە ڕۆژنامەی واشنگتن پۆست بڵاو کراوەتەوە داوای پشتگیری ئەمریکای کردو و ئاماژە بۆ ئەوە دەکات ئەمریکا هێشتا دەتوانێت جبەخانەیەکی گەورەی دیموکراسی بێت بۆیە داوا لە ئەمریکا وڵاتانی هاوپەیمانان دەکات پشتگیری بکەن بۆ ئازادکردنی ئەفغانستان و ئەوەش دەخاتە ڕوو کە وڵاتێکی کراوە دەبن و ڕێز لە ئازادیەکانی ژنان و گەنجان دەگرن. لە ئێستادا هێنری بەتەنیشت ئەو فەرماندەی ئەفغانستانەوە دەبینرێت کە دەیەوێت دژی حکمی تالیبان بوەستێتەوە و وڵات بخاتە ژێر فەرمانڕەوایی خۆیەوە. بەشێکی زۆر لە چاودێران ڕایان وایە هێنری کێشەیەکی گەورە لە ئەفغانستان دەخڵقێنێت و دەبێتە هۆی زیانێکی زۆر بۆ ئەو وڵاتە جیاواز لە هەموو ئەو قەیرانانەی کە ئێستا لە وڵاتە هەیە چونکە لە هەر شوێنێک جێپەی هێنری لێبوو بێت شکست و قەیرانێکی نوێ ڕووی کردووەتە ئەو شوێنە.